وەڵام هەرێنیەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ پەیامەکەی یەکێتی ئەوروپا و دواکەوتنی ویلایەتە یەکگرتووەکان لە وەڵامدانەوەکەیدا واشنتۆنی خستووەتە پێگەی تۆمەتبارکردنەوە. پێشتر ئەمریکا بەرپرسانی تارانی لە خۆدزینەوە بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی تۆمەتبار دەکرد. بەڵام ئەمڕۆ بە چەندین هۆکاری ناوخۆیی و ناوچەیی واشنتۆن دەیەوێت گەڕانەوە بۆ ڕێکەوتنەکە ماوەیەکی تر دووە بخات. باواژۆکردنی ڕێکەوتنی ئەتۆمی لەلایەن ئیدارەی باراک ئۆباماوە ئەمریکا سوودێکی زۆری لە هەمانگی تاران و واشنتۆن لە جەنگی دژە تیرۆردا بینی. تەنانەت ناوچەکە لەلایەن لایەنگرانی ئێرانەوە بۆ ئەمریکیەکانی ئەورکرابووەوە. بەڵام بە پاشەکشەی دۆناڵد ترامپ لەو ڕێکەوتنە جارێکی تر ناوچەکە تووشی قەیرانێکی گەورە کرایەوە. بەڵام ئەم جاریان واشنتۆن ئەو قەیرانەی بۆ دوو سوودی گەورە بەکارهێنا کە بە زیانی وڵاتانی ناوچەکە تەواو بوو. یەکەمیان گەرمکردنی بازاڕی کۆمپانیەکانی چەکسازی کە لە گەشتەکەی ترامپ بۆ سعودیا گرێڤەستێکی 460 ملیار دۆلاری لەگەڵ ئەو وڵاتەدا واژۆ کرد. دووەمیش بە ترساندنی وڵاتانی ناوچەکە لە ئێران، ئەو وڵاتانەی زیاتر لە قەوارەی زایۆنیستی نزیک کردەوە کە ڕێکەوتنێکی بەناوی ئابراهەم بەرهەمی ئەو سیاسەتە بوون. بەڵام دوجار سزا سەختەکانی سەری ئێران شکستیان هێنا و ئەو وڵاتە ملکەچی سیاسەتەکانی ترامپ نەبوو. بۆیە ئیدارەی بایدن هەر لە سەرەتاوە گەڕانەوەی بۆ ڕێکەوتنەکە وەکو بەرنامەی خۆی ڕاگەیاند. کەچی لە دوای تێپەڕینی 2 ساڵ بەسەرەوە بەڵێنەدا و 7 خولی گفتوگۆ لە ڤیەننا، هێشتا گەڕانەوەی واشنتۆن بۆ ڕێکەوتنە لەمپەری زۆری لەبەردەمدایە. لەوانە لۆبی زایۆنیستی کاژمونێکی گەورەی بەسەر هەردوو ژووری کۆنگرێس و کۆشکی سپیدا هەیە. بە تایبەتی هەڵبژاردننی داهات و ترسێکی زۆری لە لای بایدن و پارتەکەی خوڵقاندووە. وایە لەم کاتەدا بەرژەوەندیەکانی ئیسرائیلیان بەلاوە گرنگترە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا. بەوەش تا واشنتۆن باجی گەورە بەو قەوارەیە نەدا دژایەتی گەڕانەوە بۆ ڕێکەوتنەکە دەکەن. بۆیە لە دیداری ڕاوێژکاری یاساییشی نەتەوەی ئەمریکا جیک سۆلیڤان لەگەڵ هاوتا ئیسرائیلیەکەی ئایالحالوددا جەخت لەوە کرایەوە کە ئەمریکا لە نیگەرانیەکانی ئیسرائیل تێدەگات و بەڵێن دەدات کە پارێزگاری لە باڵادەستی بەرگری تەل ئەبیب بکات. ئەمانگی واشنتۆن و تەل ئەبیب بڕیار لەسەر وەڵامی کۆتایی ئەمریکا دەدات. هەر بۆیە محەممەد ئیسلامی سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆمی ئێران ڕایگەیاند کە وڵاتەکەی ڕازی نابێت پلانگێڕی قەوارەی زایۆنیستی لە دژی تاران ببێتە بنەمای پرسیاری سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆم ڕافایل گروسی. بۆیە دەبێت بەر لە گەڕانەوە بۆ ڕێکەوتنەکە و پرسە کۆتایی پێبێنرێت.